توێژینەوەیەک هەڵبژاردننی شاژنەکان لە جیهانی هەنگدا ئاشکرا دەکات کە بە میکانیزمێکی دیموکراسی هاوشێوەی پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە دەچێت. توێژینەوەیەکی نوێی زانکۆی ویلایەتی پێنسیلڤانیای ئەمریکی دەری خستووە کە کۆنتڕۆڵی شانەی هەنگ سیستمێکی نامەرکەزیە و هاوشێوەی پرۆسەیەکی دیموکراسی بەڕێوە دەچێت. بەپێی توێژینەوەکە مێشەکارکەرەکان وەک نوێنەری گەلوان خۆیان بڕیار لەسەر دیاریکردنی شاژنی داهاتوو دەدەن. پرۆسەی هەڵبژاردننی شاژن لە ڕێگەی مادەیەکی سروشتیەوە دەبێت کە پێی دەوترێت هۆرمۆنی گەنجێتی و مێشەکارکەرەکان لە ڕێگەی خۆراک پێدانەوە ئەم هۆرمۆنە دەگوازنەوە بۆ کرمۆکەکان. هەرچەندە بڕی ئەو هۆرمۆنەی کرمۆکەیەک لە مێشەکارکەرەکانەوە وەری دەگرێت زیاتر بێت، چانسی گۆڕانی بۆ شاژن زیاتر دەبێت. سەرسوڕهێنەرترین خاڵ ئەوەیە کە سەرجەم مێشەمێینەکان خاوەنی هەمان پێکاتەی بۆ ماوەی و DNA-ین، بەڵام ئەم خۆراک پێدانە جیاوازە دەبێتە هۆی گۆڕان و دەرکەوتنی شاژنی داهاتوو. شاژنەکان قەبارەیان گەورەتر، تەمەنیان درێژتر و خاوەن توانای زۆربوون دەبن، لە کاتێکدا مێشەکارکەرەکان بچووک، کورت تەمەن و نەزۆک دەمێننەوە.